باشی مامۆستا براکەم بەخێر بیت. یاخۆ باش بی. وەڵاهی مامۆستا هاتم پرسیارێکی زۆر گرنگت لێ بکەم مامۆستا، زۆر گرنگ. هەر پرسیار نەبرین ڕێدانانەکە. تقریبا مامۆستا کەسێکی خۆم بەخۆم لە دەرەوە دانیشم مامۆستا، لە ئەوروپایمە، لە وڵاتی بەریتانیا. باش کەسێکی خۆم مامۆستا با ناوەکەی نەرم چکە ڕەنگە خوشکەکانی لە لایڤی بن، هەر کەسێکی نزیکی خۆممە مامۆستا. یعنی 10 ساڵە 12 ساڵە ئەو زەلامە دەناو زینای ئەکۆری، 10-12 سارە دەناو زینایدایە مامۆستا. باشە، یعنی زۆر برین نسحەت یەکەم ببین مۆسەڕێ ڕا زۆر ڤیدیۆ شتێ مەلای پیشانە دەم بە هیچ نەحق قەنەعەتی بە هیچ نەهاتیە. جار ئەگەر نوێژەشی بکە ئەوش بە زۆر، ئەگەر نا نوێژەکەش نزانی مامۆستا تا سوورەت فاتیحەشی تەواو نییە. تازە لایڤەکەشم لۆی شێر کرد وا بزانم هەر بەخۆشی لێرەیە. باش تەمەنیشی هەر ناگاتەسی با دەقیق شتەکەی نەرێمنەوە خوشکەکەی بزانیتن ڕەنگە لە لایڤەکەی بی. یەک دوو جار دیتی مامۆستا ڤیدیۆم دەگەت و براوی تۆ، یعنی بەس بە تو سەرسامە، بەس قسەی تۆ ئەگەر کاریت بکەن. باش مامۆستا 12 سارە ئەو زەلامە برین هاتوو هەموو شەوێ زینایەکی لۆدانێ. ماوەک پێش ئێستا خوا زۆری لۆهینە، دە هەموو لایەکی لۆهینە مامۆستا. یعنی ئەمن چەند برادەرە قسەن لەگەری ئەکرد کاکە بەخوای هەموو دەرکێک ڕێگر، هەموو دەرکەکی لێ قەپات کردی، هیچ حیلازەکەت نییە، بەس هانای لۆ خوای وەڵڵا خوا چاک دەکە. هەر گۆتی کۆرە بابە ڕاوەستە بزانم کۆبی بزانم چاکەمێ و مۆزوعەم و هەیە و هەبووی و هەچووی. وەڵعاسڵ مامۆستا خوای دەرکەش لێ کردو، ئێستاش قسەک وەسحەکەی لۆ خۆش کردیە. بەس خەمەکە ئەوێ مامۆستا، یعنی نزیکترین کەسێ منە، زۆر خەمی لێ خۆم مامۆستا. یعنی ئێستا کە حالێ نەگەر بەخۆشی لە لایڤەکەی نەبی وا بۆ مۆبایلشکە ڕیکۆردم کردوێ بێ ڕێک پاش قسەکانت لێ بنێرم. باشە برای شیرینم. طبعا بۆ ئەو برایە و بۆ هەر کەسێکی تر کە خەریکی شەرواڵ پیسین، خەریکی زیناکردن و داویان پیسین، سیرکن خۆی پەروەردگار چۆن باسی زینامان بۆ کات. ئەفەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. ئەمان نەکەن نزیکی زیناش بکەونەوە، یعنی نەکەی چاتێکش لەگەڵ ئافرەتێکا بکەیت، سەڵتێکیشی بۆ بنێریت، یعنی لە ڕێگەی تەلەفۆنیشەوە تۆ چی بکەیت؟ سۆزداری لەگەڵا بکەیت، نزیکی زینا نەکەویتەوە، چونکە ئەمانە بەریدی زینان، ئەمانە هەنگاونانن بۆ زینا. سیر کە خوا فەرمێ چی؟ إنه كان فاحشة، بەڕاستی زینا فاحیشەیە، شەرواڵ پیسیە، وەساء سەبیلە، و خراپترین ڕێگایە. یعنی ئەگەر ڕێگایەکی زۆر خراپ هەبێت لەناو ئەم زۆر خراپەیە، لەناو ئەم خراپەکاریانیە هەموو ڕێگاکان خراپ بێ، خراپترین ڕێگا ڕێگای زینایە، والعیاذ بالله. نەسیحەتی برایەکەمە کرد، ئەیگو مامۆسا من ئالوودەی زیناکردن بوومە، هەر لەو بەریتانیایی تۆ خوا خۆی ئاگای لێتی، من باسی 2-3 ساڵ پێش ێساکەم، والحاصل بە قسەی نەکردم. باشە ئەیگوت ناتوانم وازی لێ بێنم. ڕۆژێکیان تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆسا ئەبێ خوا لێم خۆش بێت، وتم ئەگەر وازی لێ بێنی و بگەڕیتەوە خۆت بەخوا بفرۆشیت یەقینەتە بێ خوا لێت خۆشە بێت. بەس وتی مامۆسا دەرفەتم نەماوە. وتم بۆ؟ وتی مامۆسا فەحسم کردووە تووشی ئایدز بوومە، تەواو ئەوەنەم نەماوە بمرم. باوەڕتان هەبێت یعنی وەکو مناڵ ئەگریە. یعنی ئەو کەسەی کە ئالوودەی زیراکردن و شەرواڵ پیسی بووە، ئەمە خراپترین کەسە، خراپترین مەخلوقاتەکانی ئەرزن، چونکە ئافرەتی وەکو چی بەکارهێنا، وەکو سیفۆنی ئاودەست بەکارهێناوە، هەر کاتێک پڕ بێت بەتاڵێک هاتەوە لە ئاودەستێکە، لەسەر ئاوێکە، وەکو چۆن خەڵکێک ئەڕوات پاشەڕۆکەی خۆی دائەنێت لە میز و لە پیسی، ئەمیش هەر ئاوایە. بۆیە ئەگەر نەگەڕێتەوە مەسیری ئەو کوڕەی هەیە کە تووشی چی بوو؟ تووشی ئایدز بوو. و ئەو کەسانی کەوا زۆر دڵتونن، زۆر ناڕەحەتن، خۆشبەختیان لەدەست داوە، ئەو خەڵکانن کەوا ڕێگەی زینایان گرتوۆتە بەر. بۆیە ئەو گەنجە هەر کەسێک ئالوودەی زینا بووە، ئەگەر واس نەهێنێت خوای گەورە لە دنیادا باجێکی زۆر قورسی ئەسەپێنێ بەسەرە، سزایەکی زۆر قورسی ئەدات، و لە قیامەتیشە ڕاییەکی بەدەسەوەی هەموو کەس ئەزانی ئەمە زیناکارە،
هەموو کەسێک گەزانی ئەمە زیناکارە. وی خوا پەناماندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەو کەسەی زینا ئەکات لەو کاتەیە کە زینا ئەکات ئیمان لە لاشەی دەرەچێت ئەگەر لەو کاتەیە بمرێت والعیاذ بالله بەعەقیبەت شەڕی ئەمرێت. چەند خۆشە بتکەنە ناو خامەکەوە بتکەنە ناو کفنەکەوە بە پاکداوێنی بچیتە نایەوە. چەند خۆشە لاشەت لەمسی کەسی نەکرد بێ ئیلا حەڵاڵەکەی خۆت نەبێت. چەند عیبەیە خۆت ڕووتەوەکەی بۆ کەسێکی داوێن پیس و شەرواڵ پیس. چەند عیبەیە لە دنیاە ببیتە کۆیلەی حەز و ئارەزۆکانت. چەند نەنگیە چەند زەلیلیە ئینسان ئاوا خۆی بچوو کاتەوە. ئیتر ئەوانەی تر بەڕاستی من هەچیە بڵێم تا بەیانی ئەگەر ئەو کەسە خۆی هیدایەت وەرنەگرێ هیدایەتی تەوفیقی لایەن ئەڵڵاوە وا نازانم بەڕاستی مچورکەش بە گیانیا بێت. بۆیە ئەبێ ستۆپێ بکات 30 ساڵ تەمەنێتی 30 ساڵی ترە و لەکوێیە پیاوێکی پیری پەکەوتە دەستی تووشی لەرزین بوو ئەسەن هەر ناتوانێت پەرداخێکی ئاو بۆ دەمی بەری ناتوانێت تاراتێکی مەزبوط بکات ناتوانێت بڕا لە بازار پیتزایە بە دڵی خۆی بخوات زەخت و شەکرە و کۆمەڵێ نەخۆشی دەورەی ئەم مرۆڤەیان داوە شەو تا بەیانی ئەناڵێنێ بەدەست نەخۆشیەوە ئەوەنەی حەب خواردووە ناو مەعیدەی ڕزاوە نازانی حەپی زەخت بخوا حەپی شەکرە بخوا نازانی یعنی حەپی سەوفان بخوا دەرزی لە خۆی بات ژیانی لێ تەنگەوە بووە ئەو کاتەش شەهوەت و حەز و ئارەزوش هیچ باوێکی نامێت چکە کە بوویتە 6 ساڵان و 7 ساڵان بۆ خۆی ئەو معدەنە خاڵیە بێتەوە و سبحان الله خوای گەورە وەکو موعجیزەیەک باشە بۆی پێمان بڵێ ئەو دووشتە چەنێ هیچە کە خەڵک لە دنیاە ببووە عەبد و کۆیلەی لە قەبرا دوای 48 سەعات زانایان ئەفەرمون دوو شوێن بۆگەن ئەکات داوێن لەگەڵ ناوسکە ئەو دوو شوێنە بۆگەن ئەکات یعنی لە کۆی ئەندامەکان ئەو دوو شوێنە پێش هەموو ئەندامەکان بۆگەن ئەکەن و کرمیان لێ ئەدا و بۆنیان لێ هەڵەسێت بۆیە یعنی و ئەو دووشتە لە دنیاشە پێش هەموو ئەندامەکان لە دەستێ دەیت کە ئەچیتە تەمەنەوە ئیشتیهای خواردنت هەیە بەڵام بۆت ناخورێت بیشی خۆی زەرەرت لێدات ئەو کاتە ناشتوانی حەز و ئارەزۆکانیشت جێبەجێ بکەیت چکە تەواو پەکت کەوت پێت نەما داواکارم لە ئەڵڵا جەلە جەلالوه هیدایەتی ئەو گەنجەش با و هیدایەتی تەواوی ئەو گەنجانەدا کە ئالوودەی زینا و داوێن پیسی و شەڕواڵ پیسی بوون اللهم ئامین ئامین یا ڕەبی وەڵڵاهی مامۆستا ئەو بەس لەو هەندەی بێ ئەمەلە ئەرێ 15-12 سار لەوەی کەس نەبوو دوو نسحەتم لێ بکەمە کە ئەو هەبکە ئەمەی منی بۆ بنێرە براکەم ئەرێ پاشەو تەمەنە زۆرەی گەڕانەوە هەستەکەم تەواو یعنی ئەڵێ قسە هەزارە دوانی بەکارە من قسەی خۆم کرد بەڵێ ئینشاءڵڵا پێی ئەگاتەوە ئەگەر کەسەکە ئەهلی هیدایەت بێ هیدایەت وەرەگری و ئەهلی هیدایەتیش نەبێ بۆ خۆی لەو گومڕاییە ڕۆچێتە ئەو ڕۆژەی کە ئەمرێت و ئەیکەنە چاڵێکەوە من لە خزمەتان قوربانیان بەخێر هاتیت